ئەم ئاسمانە بەرزە بەم هەموو ئەفلاکەوە، ئەم ئەرزە تەخت و فراوانە ئەگەر بە هەستەوەرەکانمان هەڵی سەنگێنین نامانگەێنێتە خوایەکی لەطیف خەبیر. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئێمە حاسەکانمان هەر بە پێنج ناسیون، بەڵام زۆر جار جۆمان لێیە بێ ئەڵێن حاسەی شەشەم. حاسەی شەشەم چییە؟ عادەی هەرێک نمونەیەکی خۆیم بۆ بجارێتەوە. ڕەفیقێکە دەمێکە نۆ بینیوە، یەکێ لە دەرگایەت هەڵێ وەڵڵاهی ئیشەڵا فڵان کەسە. ئەو چ باسی هێنایە ئەوە کە دەرگاکاکەنەوە فعلەن فڵان کەس دەرچوو. تەلەفۆنێکە بۆیە بە جۆ لە جەرەسەکە بێ، هەڵێ وەڵڵاهی لەوە چێ؟ لە فڵان شوێنەوە بێ، فڵان کەس بێ، هەر لە خۆتەوە یان فلان مۆزوعم لا بکاتەوە کە بە مێشکی کەسان هاتووە ئەو دوو مۆزوعە قەت دەبینی ئێوە نەکراوەتەوە. یاخود شتێک بە مێشکدا خوتورەیەک لە دڵتا ئەبێ یەکسەر ڕووداوەکەی هێتەجێ. یاخود زۆر جار ئەبینیت ئەسڵەن ڕووداوێکی کردووە کەسێکی هەڵێ وەڵڵاهی ئەم ڕووداوەم بینیوە، پێوتێ دیجاڤ و فینۆمینە. ئەڵێ بۆ خواڵی ئەڵێ ئەم فلیمەم جارێکی تر، ئەم ڕووداوەم جارێکی تر بینیوە، ئەڵێ ئەم شوێنم جارێکی تر ئاوا بینیوە. بیری لێکی تو خۆی ئەمە لە شوا بینیومە، لە عالەمی ڕۆحا بووە، لە خەوا بینیومە. کاتە شتێکی پێوتێ حاسەی شەشەم کەسمان ناتوانین خۆمانی لێ بە دوورکەین. ئەم حاسەی شەشەمە ئەوەیە کە خوای گەورە ئەیدا بە هەمومان، بەڵام هەر یەکەمان دەرەجەیەکی متەفاویتی هەیە. زۆر جار ئافرەتێکی قەیمەکە بووکێکی بۆ هەڵەبژێرن، ئەڵێ بەخوا دەموچاوی نایکە، بەخوا بەدڵم نییە، هەر لە خۆمە چڕوچاوی ناخوێنمەوە. یان بە یەکێک ئەڵێ کاکە ئەو کەسە زۆ پیاوی چاکەوەرە مامەڵی لەگەڵەکە، ئەڵێ بەخوا گێشەکەم نایخوێنێتەوە، بەخوا بەدڵم نییە، ناچێتە دڵمەوە، بەخوا لە خۆمەوە مرتاح نیم پێی. دوایی کە شتێک ڕەها وتم پارەکەی مێنێ بەخوا مرتاح نەبووم. زۆر جاجووە لەم قسانە ئەگیرێ و مەفروزە بە جۆشیان بکرێ، حەزەری ئەم خەڵکە وەکو خۆی وەرگیرێ، خاستن خەڵکێکەیە جۆرێک لە فیراسی تایە، یاخود خوای گەورە جۆرێک لە بەسیری داوەتێ کە خەڵکە بینێ هەر لە خۆی و هەڵسەنگاندنێکی بۆ ئەو کەسە بۆ دروستە بێ ئەڵێن سەرناسە بەخوا. بیستوتانە قسەیە؟ بەڵێ. ئیمامی شافعیە فەرمێ چوون بۆ یەمەن هەتا وەکو عیلمی فراسە کۆکەمەوە بۆی کە کەسێکی سەرناسم لێ دەرچێ. ئەڵێ دوایی کە هاتمەوە بە کۆڵێک کتێبەوە لە ڕێگا لامدا پیاوێکی چاوشینم بینی بێموو، وتم ئەرێ شوێنی مانەوەتان هەیە میوان ڕاگرن؟ هاکبەرەتی بەسەر چاو فەرموو تێنا بە ژوورێکی خۆی خێزانی چوونە دەرەوە، جێی بۆ هێنام، خواردنی بۆ هێنام، عەتری بۆ هێنام، وڵاقەی بۆ بردمە تەویلە لەوێ عەلەفیدا، زۆر خزمەتی کردم. ئەڵێ شەوکە نووستم، وتم باشە منم چی لەم کتێبانە بکەم؟ خۆ بە کەڵکی ئەوش نایە بی بە خۆتە. ئەم پیاوەکە بینیم هەر لە خۆمەوە پیاوێکی ڕەزیل و چروک و بێتام هاتە بەرچاوم، خوا بزانم چی بۆ منکرد و پیاوە. ئەلێ هەر لەم خەیاڵانە بووم کتێبەکان چۆن لە دەستی نەجاتم بێت، چونکە قەناعەتم بە عیلمی سەرناسی و فراسە و حاسەی شەشەم هەر نەما. ئەلێ بەیانی چۆ خواحافیزی لەکەم و وڵاغکەم بەدەستەوە بزینم کردبوو. وتم قوربان ئەگەر هاتیتە مەکە بپرسە محەممەدی کوڕی ئیدریسی شافعی، ئەڵێن ئەو ماڵەکەیەتی تخوا حەزەکەم چاکەکەو بەمەوە جەنابە زۆر پیاوبووی لەگەڵما. تیاوە سێدی کردم، وتی ئەرێ من کارەکەری باوکتم. وتم بۆ نەخێر؟ وتی ئەی قەت تۆ چاکە و پیاوی بەسەر منەوە بووە؟ وتم نەخێر. وتی ئەی ئەو هەموو خزمەتی من کردمی پاداشتەکەی چییە؟ وتم خزمەتی چی؟ تی خواردنەکە و بایی 2 دەرهەم بووم، ئەلەفی ئەسپەکە و بایی 3 دەرهەم بووم، ڕاخەرەکە و بایی ئەو نەبوو. وتم چی تر ماوە؟ وتی شوێنی خەوەکە و شوێنەکەمان بۆ چۆڵ نەکردی؟ وتی عینەن ئوتێلێکی پێنجەژمە دیار بۆ مامەڵەی لەگەڵا کردبوو. وتی دوافرسم بۆ بژارد. وتی اینجا کە ڕۆیشتمەوە
بۆوانەی کە ئەم عیلمیان پێبوو بە مامۆستاکانم وتم دەست بەم عیلمەوە بگرن بەڵام پیاوی خۆیەوێ بەڵام نەچون پیاوی لەسەر ناشرینکەن لە خۆتانەوە بڵێن وەڵایەوە پیاوێکی خراپە وەڵایەوە دەموچاوی نایکە وەڵاهی ئەوە نەکەن خەڵک لەسەر ئەمە بە تەنیا هیچی لە نەبینێ چکە ئەسڵ لە ئینسانە بەراعەتی دیمەیە وەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بۆمان جێڕێتەوە فەرمێ لقد كان فيما قبلكم من الأمم ناس محدثون فإن يكن في أمتي أحد فإنه عمر. الله فەرمێ پێش ئێوە خەڵکێک هەبوو بارەیان هەبوو خەڵکانێکی بە ئاگا بوون یاخود شتیان پێ ئەوترا یاخود شتیان نەزانی یاخود حاسی شەشەمیان هەبوو یاخود جۆرە خوای گەورە لە بەسیرە و لە فیراسی پێدابن ئەگەر لەم ئومەتەیە هەبێت عومەرە دەبەرەوە هەمووی خۆی نەکا بە خاوەنی ئەمە بڵێ وەڵام من ڕاست و چەپ و حەق و ناحەق لێک جیاکەمەوە عومەری کوڕی خەتاب جارێکیان لەسەر مینبەر بوو لە پڕێکا خوتبەکەی وەستان و فەرمی یا ساریە الجەبەل الجەبەل کورە ساریە فریای شاخەکە بکەوە فەرمی دوای چووە سەر خوتبەکەی دوای مانگێک یەکێ لە جێشەکە گەڕایەوە لە عێراق وتیان ئەرێ ساریە هیچی لێ قەوماوە وتی بڵێ ئێمە لە جەنگێکی گەورەیا بووین بەرامبەر بە فورس دەنگێکمان بیست لە دەنگی عومەری کوڕی خەتابە چوو فەرمی یا ساریە الجەبەل ئەی ساریە شاخەکە ئەلێ شاخەکەمان گرت و کۆنتڕۆڵمان کرد و خوای گەورە سەری خستی الله بۆیە ئەم پیاوانە مولهەم بوون خوای گەورە چونکە چاویانی پاراستە بوو جۆشیانی پاراستە بوو ئەندامەکانیشیانی هەمووی پاراستە بوو ئینسان ئەگەر لەگەڵ عیبادەتا ڕابێ خۆی لە تاوان پارێزێ لە حەدیثە قودسیەکەیە کە بوخاری بۆمان باسەکە فەرمێ چی ئەفەرمێ من عادى لي وليا فقد آذنته بالحرب ئەوی خۆشەویستێکی من بڕەنجێنێ ئیعلانی حربی لەگەڵ حەکەم وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه هیچ شتێ عەبدەکەم لای من نزیکتر ناکا بەوەی کە لەسەرم فەرز کردووە لە نوێژ و لە ڕۆژ و لە زەکات و لە حەج و لەوەی کە لەسەرم داناوە وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه بەردەوام لێم نزیکە بێتەوە بە سونەتەکان بە ڕۆژی سونەت بە نوێژی سونەت بە تەراویح بە خێرکردن بە سەدەقا حتا چی حتى أحبه حتى خۆشمێت فإن أحببته ئەنجا ئیتر ئەلێرەوە دەست پێ ئەکرا کە خۆشم ویست خوای گەورە فەرمێ ئەبم بەو چاوی کە پێی ئەبینێ ئەبم بەو جویی کە پێی ئەبیستێ ئەبم بۆ دەسەی کە بەڵشی پێ ئەکا ئەمن بۆ قاچەی کە پێی ئەڕوا لە داوام لێ بکایی دەمێ ئەگەر پەناشم پێ بگرێ پەنایە دەم الله ئامە بەسیرەیە یعنی چاوت غەیری حەق نابینێ جۆت غەیری حەق نابیستێ تعاملی غەیری مسلمان ناکەیت الأرواح جنود مجندة ما تعارف منها ائتلفت وما تناكر منها اختلفت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحەکان لای خوای گەورەن ئەوانەی کە لای پەروەردگار ئەهلی بەهەشت بوون و پێشەوەی کە بێنە دنیا و بچنە ڕەحمی دایکیانەوە یەکتریان ناسیوە کە یەنە دنیا یەکتریان ناسنەوە هەر لە خۆی وەڵای مامۆستا من ئەسەکەم زۆر دەمێ کە تۆ ناسن خوای مامۆستا پێشەوەی بشە بینم هەر خۆشمەویستی ما تعارف منها ائتلف ولفەتیان بۆ دروست دەبێ لەگەڵ کەسێکی شای کورە خزمتە کورە زاواتە کورە شەریکتە کورە دراوسێتە هەر لە خۆتەوە ئولفەتە بۆ دروست نابێ هەر ئەتێ نزیک بیتەوە هەر لە خۆتەوە وەڵی مەغناتیسێک باڵە پێوانێ وما تناكر منها اختلف نفورێکت هەیە حەز ناکەی بیبینیت ئەمەیە ئەمە نزیکبوونەوەی ڕۆحەکانە نزیکبوونەوەی فیترەتەکانە بۆیە لا تصاحب إلا مؤمنة غيري مسلمان نبي مامەڵی لەگەڵا نەکەیت ولا يأكل طعامك إلا تقي غيري پیاوچاک بار لە ناخواردنەکە و نەخوا هەموو کەسێ مێنە ناو ماڵ و سفرە و ماڵ و مناڵی خۆتەوە بەڵێ کەواتە ئەمە پێوترێ چی؟ ئەمە پێوترێ فیراسە ئەم علمێکی زۆر گەورەیە
ئەم عیلمەش بۆ خۆی لقی لێبێتەوە. ئەزانن کە کاتی خۆی ئەم عیلمە ئەو نەپەلی کێشاوە علمێکیان لێدا هێناوە پیاوە تۆ علمی قیافە. خۆشمان پیاڵی ماشەڵڵا پیاوێکی بە قیافەیە. ئەزانی یعنی چی؟ یعنی پیاوێکە دڵی خوێنێتەوە، دڵ قبوڵێکە. کورد ئەم کەلیمەی ڕێک وەرگرتووە بە ناوی علمی قیافە. بۆی خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە لە حەدیثێکی غەریبە کە فەرمێت اتقوا فراسة المؤمن فإنه ينظر بنور الله. ئاگاداری فیراسە و حاسەی شەشەمی ئیماندار بن چونکە ئەو بەڕووناکی خوا ئەبینێ. نورەکە ڕەبتە بە چیەوە؟ بۆی کە خوای گەورە خۆشی ویست ئەو نوری خستە چاو و جۆ عەقڵێەوە کە بتوانێت هەڵسەنگاندنی بۆ خەڵک ڕاست بێ. دوای ئایەتێکی خوێنەوە فەرمووی إن في ذلك لآيات للمتوسمين. توسم يعني چی؟ يعني صاحب الفراسة، يعني ئەوانەی کە تەوەسومەکەن، ئەوانەی کە خەڵکە ناسن، ئەوانەی کە خەڵکە خوێندەوە. جا خەڵکێک هەیە خەڵکە خوێنێتەوە لە ئیمزاکەیە، هەڵە ئیمزاکەم بۆ بکەزانم. خەڵکێک هەیە خەڵکە خوێنێتەوە لە نووسینەکەیە، خەڵکێک هەیە خەڵکێک خوێنێتەوە لە پێوترێ بەدی لانگویج. قساکە ئەڵێ وەڵڵاهی و پیاوە ئەو قسەکانی ڕاست نییە، ئەو بەرپرسە ئەو قسەی کە کردی وانە بووە بینیتان کە قسەیە کرد چاوی بەرەو شوێنێکی تر بوو. ئەهاچی ئەمانە چیە خوێندنەوە؟ ئەمانە حرەکەی جەسە دەخوێندنەوە، هەرچیە بکات کابرای تحلیلی بۆکە. هەمووان ئەم حەقیقەتە نازانین. ئەم عیلمەش عیلمێکی تایبەتە بە هەندێک کەس دراوە. بۆیە بینیت خەڵکێکی ئیهتیمامی پێدا ئەڵێ قاوەیەکم بۆ بخۆرەوە سەکەنە پێتەڵێم شۆکەیە نەنەنەنەنە ئەمە درودە لە سیاگاتان لێ بێ. ئەمە جیاکەنەوە لە عیلمەکە. خەڵکێکەیە ئیدعای ئەوە بکە وڵات تۆکەیە مریت و عادەی تۆ دەستم بەرێ باناولەپ و بۆ بخوێنمەوە. ئەمە هەمووی درودە لە سێ، هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە لە دینە. بۆ معلوماتان بەڵێ ئەکرێ جین لە دەسا دەرکەوێ، بەڵام بێت کابرا بیت و بالۆرە بۆ بخوێنێتەوە. ئەمانە خەڵکێکی دەست بڕن و خەڵکێکی خەڵەتێنەرن تکامان وایە لە میجاکەنەوە. حتا ئەوانەی کە خەوە بین، ئەوانەی کە خەوەکانیان ڕاستە و وەکو خۆی پێکێ، ئەوانە پیاوانێکی چاکن و قسەکانیشانی پێکێ. چونکە لە ئەخیری زەمانە تەنها خەو ئەمێنێتەوە سیلەی بینی ئەرز و ئاسمان وەکو وەحی. خەوی ژێکێکە لە 46 دانە بەشی وحی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ باسەکە کە کاتی خۆی پێغەمبەرایەتەکەی 6 مانگ بە وحی دەسی پێ کردووە. 6 مانگ تەقسیمی 23 ساڵ یعنی 146. بۆیە ئەم عیلمە عیلمێکی گەورەیە و خەڵکێک هەیە لە ناوچەوانی ئینسانەکانە سوبحانە لە خۆتەوە تۆ تاوانەیەکەیت. ئەم شەو خەریکی مۆبایل بووی، خەریکی تەلەڤیزیۆن بووی، خەریکی گرنگەوەیە تاوانێکە کردو لە شوێنێ بوویت، ئەزانی بەیانی تااقەتە نییە سەربەسکەیتەوە، ڕەشیە دەتڵتایە وازانی خەڵکی بینێ. کابرایە چوو بەلای عوسمانی کوڕی عەفان فەرمووی، عوسمان فەرمووی ئەیەدخول عەلەینا ڕەجل وأثر الزنا في عینی. هەیلەوە پیاوێ چۆ ژوورەوە. عوسمان فەرمووی پیاوێت بۆ لامان شوێنەواری زینا لە چاوەکان یا دیارە. کابراوتی ئەوەحی بعد رسول الله، ئەوە وحی دابەزی دوای پێغەمبەری خوا. عوسمان فەرمی رضی الله عنه فەرمی ولكنها فراسة صادقة، فەرمی ئەمە فراسەی ڕاستگۆیە، ئەمە فراسەیەکە کە ئەی پێکێ. بۆیە ئەم پیاو چاکانی لە خزمەتی پێغەمبەری خوایە بوون صلی الله علیه وسلم هەمویان فراستەکەیان وەکو خۆی پێکا. بۆیە سەحابەکە بەمانەجارێتەوە فەرمێ 3 کەس فراسەیان تەواو بوو. عەزیزی میسر کە بە یوسفی وت عسى أن ينفعنا أو نتخذه ولدا. فعلا 14 دانە ساڵ بە خزمەتی میسر و بە کەڵکی میسر هات. 2 کچەکەی شوعەیب کە بە باوکی وتی یا ئەبەتی استەئجره إن خير من استأجرت القوي الأمين کە باسی موسای کرد. فعلا وا دەرچوو. 3 فراسەی ئەبوو بەکر بۆ عومەر کە لە دوای خۆی وەکو جێنشین داینە. گەوری ئەم پیاوانە لە مەیاب. بۆیە بەڕێزەکانم ئەم حاسەیە حاسەیەکی باتینە، ئینسان هەستی پێ ناکە، شتێک نییە بە چاو بیبینی، بە جۆ بیبیستی، بە دەستەکانت بە لەمس هەڵی سەنگێنیت. بەڵام چۆن ئەمانە ئەناسرێ؟ بەڕاستی ئەم عیلمە عیلمێکی زۆر فراوانە. هەر یەکەشمان بە نزیکیمان لەخوا یاخود بە تەدریبکردنمان بۆ ئەم عیلمە بە دواداچوونی
بەشێکی لێ فێری بین کاتە ئەگرێ موسڵمان هەیە بێ غەیری موسڵمانی شەی بێ بەڵێ بۆیە کاتی خۆی علمەکە بۆ پیاون تۆ چی پیاون تۆ علمی ڕیافە علمی ڕیافە چییە کە یەکە چۆتە سەر شوێنێ بردویانە وتیانە چۆ ئاو هەڵکەنین لە شووا بیر لێ بین توێتی سێری حیوانەکەی کردووە سێری دار و درەختی کردووە بۆنی بە ئەرزەکەەوە کردووە و توێتی ئەمە شوێنی بیرە ئەلێرە بیر لێ بن زووەگات ئاو سەرچاوی ئاوەکانی دۆزیوەتەوە یاخۆ سەرچاوی کانزای دۆزیوەتەوە علمێکی تریان هەبوو پیاوە تۆ علمی عیافە پێوتە علمی فیراسی ئەثەر ئەم علمە چی بووە ئەم علمە ئەوە بووە کە کەسێ بەڕێیەکە ڕۆیشت بێ شوێن پێکانیان هەڵگرتوێتەوە وتێتی بەم ڕێگەیە ئەوەی کە لێرە ڕۆیشتووە ئافرەتە ئەم ئافرەتە حامیلەیە ئەم ئافرەتە مناڵێکی باوشەوەیە هەیلەوە ئەم ئافرەتە تەمەنی لە بینی ئەوە بۆ ئەو نەیە ئەم کەسە بۆ فڵان شوێنە چێ بە شوێن پێکەیە تەنها بە شوێن پێکەیە کە سەیری کردووە زۆر شتی لە شوێن پێکە دەرهێناوە کە سوبحان الله پێشتر دەرکی پێ نەکراوە تۆ ئەکرێ لە شوێن پێیەکە ئەمە بخوێنی تۆ بڵێ پیاوی خۆی هەبووە پێیان تۆ علمی عیافە ئەم علمی ئابەم شێوەیە هەڵسەنگاندووە و خەڵک بردووانتە سەر شوێنەوار بۆ ئەوەی کە بزانن ئەو دزیە لە شۆ کرا ئەو کارەساتە چۆن بوو ئەو کەسەکە لێرە بوو چێ بوو و مناڵ بوو گەورە بوو پیاو بوو ژن بوو نەخۆش بوو ساغ بوو بۆ شۆچ و لە شوێن پێکانیانە سوبحان الله خوێنیانەتەوە بۆیە ئەو تەسەوڕەکەم ئەوەی کە باس دەکرێ لە هەستەوەرەکان لە هەستەوەری شەشەم کورد پێی بڵێ نەست چونکە هەست شعورە نەستیش لا شعورە بۆیە بەڕێزەکانم پێشتر فەرمیانە البعرة تدل على البعير والأثر يدل على المسير فسماء ذات أبراج وأرض ذات فجاج ألا تدل على اللطيف الخبير خەڵکێک هەبووە بە شوێن پێیە خەڵکی ناسیوەتەوە خەڵکێک هەبووە بە شوێن سمی حوشترەکەی هەڵسەنگانەوە و ناسیوێتەوە ئایا ئەم ئاسمانە بەرزە بەم هەموو ئەفلاکەوە ئەم ئەرزە تەخت و فراوانە گەر بە هەستەوەرەکانمان هەڵی سەنگێنین نامانگەێنێتە خوایەکی لەطیف خەبیر بەڵێ سلام علیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه بۆیە خۆشەویستەکانم هەستکردن بە ئازار نیعمەتێکی گەورەیە بۆیە خوای گەورە لە هەموو پنتێکی ئینسانە تەنانەت لە قژیشدا ئازاری بۆ دروست کردووی